بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان لایەنەکانی پێکهێنەری حکوومەتی هەرێم لە ڕێگەی ئەندامانیان لە پەرلەمانی کوردستان نیازیان وایە کە تەمەنی ئەم خولەی پەرلەمانی کوردستان بۆ دوو وەرزی یاسادانان واتە ساڵێک درێژ بکەنەوە. لایەنە ئۆپۆزسیۆنەکانیش دژی هەوڵەکانی درێژکردنەوەی تەمەنی ئەم خولەی پەرلەمانن. یەکگرتووی ئیسلامی کە خاوەنی 5 کورسی پەرلەمانە پێی وایە هێزەکانی حکومڕان دواخستنی هەڵبژاردنەکانیان لێبووە بە خوێکی خراپ و ترسیان لە ئەنجامدانی هەڵبژاردنەکان هەیە. بۆ ئەوەش دەگەڕێتەوە کە ئەوان لە ماوەی ڕابردوو بە تایبەتی پارتی و یەکێتی لە حکومڕانی کردنە شکستیان خواردووە و ئەم شکستیان کاریگەری گەورەی دروست کردو لەسەر پێگەی جەماوەریان دەیانەوێ ماوەیەکی تر درێژی بکەنەوە بۆی هەوڵێ بدەن بەڵکو پینە پەڕۆی ئەم ماوەی ڕابردوو بکەن لە مەسەلەی حکومڕانی و شکستی حکومڕانیە. خاڵێکی تر پەیوەندی بە دۆخی ناوخۆ خۆیانەوە هەیە دۆخی ناوخۆیان دۆخێکی تۆکمە نییە ئەوە لەبەرەوە بە هەموو پێوەرێکەوان لە هەڵبژاردنەکان دەترسێن. ئێمە دژی ئەوەین کە تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە لەگەڵ ئەوەین کە هەڵبژاردنەکان لە کاتی خۆی بکرێتەوە. بابەتێکی لەو بابەتەیە کە درێژکردنەوەی ماوەی تەمەنی پەرلەمان بابەتێکی نایاساییە و یاسا قبولی ناکە و لە ڕووی قەراری سیاسیەوە قەرارێکی هەڵەیە. لەبارەی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری ڕایدەگەێنێت ئامانجی دەسەڵات لە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان پاراستنی بەرژەوەندیەکانیانە و ئەم خولەی پەرلەمان جێبەجێکاری بەرنامەکانی حکوومەت بووە. ئێستاش دوای تێپەڕبوونی 4 ساڵ بەسەر تەمەنی پەرلەمان و کابینەوە هەمی حکوومەتی هەرێمی کوردستان دیارە شتێکیان نییە دەستکەوتێکیان نەبووە کە پێشکەشی خەڵکی بکەن و بۆ خولی داهاتوی پەرلەمان بیکەنە مزایدە بەسەر خەڵکەوە هەر لەبەرەوە ئەو کۆمەڵی هۆکاری تریش کە ئەو پەرلەمانە جێبەجێکاری پرۆژەکانی حکوومەت و جێبەجێکاری دەجیاتی ئەوەی بێتە چاودێر بەسەر حکوومەتەوە بەڵکو بۆتە جێبەجێکار و پاراستنی بەرژەوەندیەکانی ئەو حکوومەتەی کە هەموو خەڵک لێی ناڕازیە بە پێویستمان زانیوە کە یاسا سەروەر بێت و لە کاتی خۆیان ئەم پەرلەمان کە خۆی سەرچاوەی دانانی یاسایە خۆی یاساشکێنی نەکات بەڵکو خۆی بێتە بەشێک لە جێبەجێکردنی یاسا و پێویستە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت. فراکسیۆنەکانی دەسەڵات لە پەرلەمانی کوردستان لە ئێستادا بە ئیمزای 85 پەرلەمانتار پێشنیازە یاسایەکیان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کردووە بە مەبەستی درێژکردنەوەی تەمەنی یاسایی خولی 5ەمی پەرلەمان. چاودێرانیش پێیان وایە مەبەستی دواخستنی پەرلەمان ئەوەیە کە حزبەکانی دەسەڵات کاتێکی زیاتریان لەبەردەستدا بێت تاوەکو لە ڕێگەی ڕاگەاندنەکانیانەوە لەم ماوەیەدا پەردەپۆشی گەندەڵی و خراپی بە ڕێوردنی وڵات بکەن و لە ڕێگەی ئەو داهاتە زۆرەوە کە لەبەردەستیانە مزایدە بەسەر هاوڵاتیان بکەن و بۆ هەڵمەتی هەڵبژاردن بەکاری بهێنن. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.